هەڵبژاردننی هاوسەر ئایا پیا و ژن هەڵەبژێرێ یان ژن پیا و هەڵەبژێرێ؟ طبعاً کەس و کارەکەشی یارمەتی دەری ئەبن بە پێی منهەجی خوا ئەبێ، بە پێی هەوا و ئارەزۆکانی خۆی نابێ. یعنی لە ئیسلامە ئەبێت زەواج بە پێی شەریعەت بێ، بە پێی منهەج بێ. ئەگەر چی ئێمە زۆر بەمان ئەمڕۆ ئەمە ڕەچاو ناکەین، وەکو چۆن لە شتەکانی تریشە، وەکو چۆن ئەبێ بازاڕمان بە پێی منهەجی خوا بێ، بەس بازاڕمان بڕۆ تەماشاکەی زۆری لەسەر منهەجی خوا نییە. ئەبێ سیاسەت و یاسامان بە پێی منهەجی خوا بێ، بەڵام تەماشا ئەەکەی بڕۆ سەیری دەوڵەتەکانمان کە و سەیری پەرلەمان و وەزارەتەکانمان کە ئەتوانی بڵێ بە هیچ شێوازێ مەگەر بەس قوتعەکەی بان سەریان کە نووسراوە و ئەمرهم شورا بەینەهم، بەس ئەو قوتعە لەسەر ئیسلام ماوە، ئەنا هیچی فڕی بە ئیسلام و نییە، بۆیە حاڵمان گەیشتۆتە ئەم حەدەکەی بینین. ئەمە کێشەکانی ئێمەیە. ئێمە ئەگەر کارەکانمان ئیشەکانمان بە پێی منهەجی ئیسلام بێ قەت بەدبەخت نابین، بەڵکو بەختەوەرترین کەس، بەختەوەرترین خێزان، بەختەوەرترین ملەتی ئێمە ئەبێ ئەگەر بێت و پابەندی شەریعەتەکەی خوا بین لە هەموو ژیانمانە. بابەتەکە ئێمە باسی مەسائیلی هاوسەرگیریە. ئەبێت ئێمە هەڵبژاردننی هاوسەری ژیانمان بە پێی منهەجی خوا بێ. پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحە کە ئیمامی بوخاری ئیمامی مسلم ئەیگێڕنەوە، ئیمامی بوخاری لە 5090 ئەیگێڕێتەوە و ئیمامی مسلمیش لە لاپەڕەی یان لە حەدیثی ژمارە 1466 ئەیگێڕێتەوە لە ئەبو هورەیرەوە خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: تنكح المرأة لأربع: لمالها ولحسبها ولجمالها ولدينها. خەڵکی لە هەموو ئەم سەر دنیاە خەڵک بەعام ژن ئەخوازێ لەبەر خاتر چوار شت، هەیە لەبەر خاتر پارە ئەیخوازێ، هەیە لەبەر خاتری نەسەب و بنەماڵە ئەیخوازێ، هەیە لەبەر خاتری جوانیەکە ئەیخوازێ، هەشە لەبەر خاتر دینەکە ئەیخوازێ. من و تۆی ئیماندار ژنەکانمان هاوسەرەکانمان بە پێی چی منهەجی هەڵبژێرین؟ بە پێی پارە؟ یعنی بیر لە پارەکەی بکەینەوە، چەندێک مەعاشەکەیەتی، چەندێک دەوڵەمەنە، چەندێک بەیانی میراتی باوکی بۆی ئەمێنێتەوە، یان بە پێی بیر لەوە بکەینەوە کە ئەم ئافرەتە حەسەب و نەسەبی چییە، لە چی بنەماڵەیەکی گەورەیە لە ناو وڵاتە، یان بیر لەوە بکەینەوە کە ئەم ئافرەتە چەندێک جوانە، جاخۆ هەموو خەڵکی بیر لە جوانی بکاتەوە، خۆ هەرچی کچی دنیا هەیە جوان نییە، بەڵکو ئەگەر جوانەکان نسبەی دەرەجەیەکی بۆ حەساوکەی لەوانەیە لە سەتا یەک ئەو دەرەجەیەکانە دەستکەوێت، جاخۆ هەموو ئەو پیاوانەی دنیا گشتی هەر بەس بیر لە جوانی بکەنەوە، ئەوە بەری کێ بکەفێ؟ ئێمە کامێک هەڵبژێرین لەمانە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: تۆی ئیماندار فەظفەر بذات الدین تەریبەت یەداک. ئەفەرمێت تۆ مقیاسی یەکەمت لە بەرنامەی ژیانتا ئەبێ دینەکەی بێ. وەکو ئەو خەڵکانەمەوە ئەڵێ مامۆسا ژنێکم ئەوێ بزانم تۆ خەڵک زۆر ئەناسی و ئەوانە ژنێکمەوێ با زۆر جوان بێ. وەکو ئەلەم چەند ڕۆژە میوانی ماڵێک بووین، ئەویت مامۆسا طبعا خۆی جوان نەبوو، بەڕاستی بە سەراحەت ئەیڵێم، خۆی کورتە باڵا، ئەسمەر، ناشرین، نەخوێنەوار، هەموو ئەو سیفاتانەی تیا بوو. مە کوڕەکە ئەڵێم داواشیە کرد مامۆسا ئەیوت ژنێک هەر زۆر جوان بێ، دوای ئەوە ئەگەر تەعینیش بێ و ئیمکانی هەبێ، ئیمکانیاتی مادیشی هەبێت چاکە، و بڕێ مواسەفاتی تریشی هەبوو، ئەیوتم دینەکەی وەڵا ئەگەر نوێژیش بکاو ئەمانە، ئەگەر ئەوەشی نەبێت دوای خۆم ئەم شتانەی پری کاملەکەم. ئەمە منهەجی ئیسلامە. پێغەمبەر صلی الله علیه وسلم وا نافەرمێ، ئیسلام وا نافەرمێ. ئیسلام ئەفەرمێ دین و ئەخلاق دەرەجە یەک، دیمانەکەشی بە دڵت بێ، بۆ تۆ نابێت کەسێ بخوازی بە دڵت نەبێ، دڵەکەش دڵی تۆ لەگەڵ دڵی خەڵکی ترا فەرقی زۆر.
جوانی ڕوو دیمەن هەیە، جوانی ئەخلاق و ڕەوشتیش هەیە. پارەش خوای گەورە کەفالەتی کردووە، یارمەتی دەرتانە. حەسەب و نەسەبیش گشتمان حەسەبمان بۆ یەک زەلامە گەڕێتەوە کە ئادەمیش لە خۆڵە، کەوابوو هەرچی مرۆڤ لەسەر زەویە ئادەمیە، یعنی گشتمان ئادەمیش لە خۆڵە. ئیتر ئەوەکانی تر گشتی خۆتە خەڵەتین. تەواو. ئەمە هەڵبژاردننی ژن، ئەی هەڵبژاردننی پیا و باوکان، دایکان، کچە جوانەکانم، خوشکە بە ڕێزەکانم، چی کەسێک هەڵەبژێرن بۆ هاوسەری ژیانتان، بۆ هاوسەری کچەکانتان، بۆ هاوسەری خوشکەکانتان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە کە ئیمامی ترمذی ئەیگێڕێتەوە ژمارە 1084 و هەروەها ئیمامی ئیبن ماجە لە ژمارە 1967 و کۆمەڵێکی تر لە زانایانیشمان حەدیثەکە لە پێغەمبەری خواوە ئەیگێڕنەوە هەر لە هەمان سەحابە کە ئەبوو هورەیرە خوای لێ ڕازی بێ. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بە چەند ڕیوایەت هاتووە، من چەند جارێ ڕیوایەتەکانی تریشم بۆتان باس کردو، بەس ئەمە هەفتە ڕیوایەتەکەی ترتان بۆ باسەکەم. إذا خطب إليكم من ترضون دينه وخلقه فزوجوه إلا تفعلوا تكن فتنة في الأرض وفساد عريض. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرنامەیەک دانا بۆ منی باوک، بۆ تۆی باوک، بۆ خوشکە بەڕێزەکانم کە دایکن، بۆ کچە بەڕێزەکانم کە ئەیانوێ ژیانی هاوسەرەتی دینکەن. چی کەسێک هەڵەبژێرن بە هاوسەری ژیانیان؟ خاوەنی سەیارە ئاخر مۆدێلەکان، خاوەنی کۆشک و تەلارەکان، خاوەنی وەزیفە بەرزەکان. نەوەڵڵا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمانە لای پێغەمبەری خوا چکوڵێ ناهێنێ، لای پێغەمبەری خوا ئەمانە چکوڵێ ناهێنێ، حەسابیشی بۆ نەکردووە. و ئیسلام حەساب بۆ ئەو شتانە هەر ناکات، چونکە دەوڵەمەندەکان بەیانی فەقیرە بن، فەقیرەکانش بەیانی دەوڵەمەندە بن. ئەوە لای خوایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إذا جاءكم من ترضون، إذا خطب إليكم للروايتكي ترى من ترضون دوشت دين أخلاق. تواو دين أخلاق. أبي كان تاني فيه بدن أجر نيكن فساد يجور لسر زاوية الرودة هر كي ودعي مواصفاتي خويا بقري مواصفاتي خوا وبيغمري خوا بخاطر بشدوي أو أرزوكاني خوي دعات سر منهجي خوايا دعي قلينك هر وقت شون دولة كمان أمرو منهج أرزوي كاربدستكان دريات سر منهج خوايا هي هوايا حال ما نجيشتو أم حدا دكان داركانشمان ويا تاجركانشمان ويا بوي حالمان ئاوای بەسەرا هاتووە. جا لەبەر ئەوە خۆشەویستەکانم با لە ژیانی هاوسەرگیریشمان ئاوامان بەسەر نەیە. تۆ خۆت بۆ خۆت کە ناتوانی دەسڵات بگۆڕی، کە ناتوانی پەرلەمان بگۆڕی، کە ناتوانی بازار بگۆڕی، ئەتوانی خۆت لە ناو ژن و مناڵەکەتە موسڵمانانە معاملە بکەیت. ئەوەت پێ ئەکرێ لەسەر ئەمە خوا محاسەبەتەکە، وەلەو لەسەر ئەوەکانیش خوا محاسەبەتانەکە، لەسەر ئەوەکانیش چونکە ئەو پەنجەی دەستە شایەتی ئەدە. لەبەر ئەوە خۆشەویستەکانم ئاگامان لە خۆمان بێ